گوێخراو وەلان نراوە ئەم بابەتە. So I'm not exactly doing a very traditional زانکۆی گلاسگۆ و هەروەها ئەندامانی مۆزەخانی گەرمیان و بەڕێوەبەرایەتی شوێنەوارناسی گەرمیان. Another project that is in this region for 14 years right now, SID1 regional project that actually directs by my supervisor, Glasgow in Scotland, in Britannia, and I'm a landscape ethno-archaeologist, and I'm specialized in ethno-archaeological research, cultural heritage documentation, and landscape change detection. موکو بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان تاوان لە بەرەوەی گرێ بەسمانە لەگەڵ کۆمەڵ لە زانکۆبیانیەکان لە ناویاندا زۆر زار و زانکۆبیانە هەندێک لە ئەندامانی تیمەکەیان هەڵبژێرین بۆی بتوانن کە چالاکی شوێنەواری لە ناوچەکان انجام بدەن. ئەم تیمەی زانکۆی گلاسکۆیش لێرە یاسەمەن خان کە تەڵەبەی دکتۆرایە لە زانکۆی گلاسکۆ پێمان خۆش بووە کە هۆشیاری شوێنەواری لە ئەوەی کە لە ڕوانگەی خۆیانەوە بڵاو بکاتەوە کۆمەڵی قوتابخانە و گوندی دەروبەری شاری کەلار و زیاتریشمان بینیوە لە ناوچەی گەرمیان. ئەمڕۆ لێرە زانکۆی گەرمیانین هاتوین بۆ وەرکشۆپێک تایبەت بە کاروباری شوێنەوار هۆشیاری شوێنەوار زانستی شوێنەوار چکە شوێنەوارناسی شوناسی نەتەوەی ئێمە بە تایبەتی کە ئێستا زانستێکە تازە و نوێیە بۆی پێمان خۆش بوو لە زانکۆی گەرمیان ئەمجارە دەست پێ بکەین بۆ کۆمەڵێک لە قوتابیانی بەشی مێژوو لەگەڵ هەندێک لە مامۆستایانی ئەم بەشە بەڕێزە سیمینار وەرکشۆپێکی تایبەت بە سێ بابەتی جیاواز لێرە بڵاو بکەین. He's an antiquity representative from Garmian, and he was with me over the past 3 years, and without his effort, without his support, to be patient with me a bit because I prepared this in English, so I cannot speak Kurdish very well. Kavi, Usman Ali would be with me to translate everything. So لە نێوان زانکۆی گەرمیان و زانکۆی گلاسگۆیە سەبارەت بە چۆنیەتی پاراستن و مامەڵەکردن لەگەڵ شوێنەوار و کەلەپورە. گرنگی ئەم دیدارە زانستیانە لە ڕاستیە بریتیە لە ناساندنی بایەخ و بەهای شوێنەوار و کەلەپور لە وڵاتی ئێمە خاوەن شارستانێتێکی دەوڵەمەندین و پێویستمان بەوەیە کە ڕۆشنبیری گشتی لە نێو خەڵکیە بڵاو بکەینەوە و شوێنەوار و کەلەپور بە خەڵکی بناسیێنین چونکە سامانێکی گرنگی نەتەوەییەوە ناسنامە و بوونی ئێمە بەندە بە پارێزگاریکردن لە شوێنەوار و کەلەپورەکانمان کە شوناسی نەتەوەیی ئێمن. بۆیە ئەم دیدارە زانستیانە بۆ مامۆسایان بۆ فەرمانبەران بۆ خوێندکاران گرنگە چونکە لە ڕێگەیەوە ئێمە ئاگاداری ئەو کار و چالاکیە شوێنەواریانە ئەبین و لە هەمان کاتە ئاگاداری ڕێکارەکانی بە پارێزگاریکردن لە شوێنەوار ئەبین هوشیاری گشتیمان بەرامبەر بە شوێنەوار و کەلەپور زیاد دەکات. لەگەڵ ماوەی چەند ساڵێکی زۆرە من وەکو توێژە